ڕۆژی جیهانی شانۆ لە هەمووتان پیرۆز بێ. هونەرمەندان، ڕووناکبیران، ڕۆشنبیران، ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە حەزەکەم بە دوو ڕوونکردنەوە ئەم مەراسیمە دەست پێ بکەم. یەکیانەوەیە کە هیچ چالاکێکی هونەری و چالاکێکی کەلتوری تێدا نابێ، تەنها بۆ ئەوە بوو کە ئێوەی خۆشەویست لە ژوورێکا کۆ بکەینەوە و زیاتر ئاگاتان لە ئیشوکار یەکتر بێ، لە گفتوگۆ بێ، بۆ ئەوەی بەیەکەوە ئەو ئیشانەی کە ئێستا لە بەردەستانە لە بواری شانۆ لەگەڵ یەکا باسی بکەن. هەر ئەوە بوو مەرامی ئەم کۆبوونەوەیە. وای شتێکی تریش هەیە، ڕوونکردنەوەیەکی تریش هەیە لێرەوە. ئێمە بەرنامەمان بوو کە لە زاخۆ تا خانەخین هەموو شار و شارۆچکەکان بانکێشتی ئەم مەراسیمە بکەین بەبێ جیاوازی، بەڵام بار و دۆخەکەی ئێستا کە بەرۆکی ئەم هەرێمەبانی گرتووە نەمانتوانی لەبەر سەیفتی خۆیان و لەبەر بار و دۆخەکەی کە هەیە بتوانین بانگیان کەین هەمویان. بەڵام ئینشاڵڵا ساڵێکی ترە مختانە لە یادێکی ئاوایە هەمویان بانکێشەکەین و لە جەوێکی ئارامە ئەم بۆنەیە بکەینەوە. بە خێراتنی هونەرمەندان و شانۆکاران دەکەم. ئێستاش داوا لە بەڕێز ڕووبار خالی دەکەین خانمە هونەرمەند بێ وتاری شانۆی جیهانی پێشکەش بکات. ئێوارەتان باش، سڵاوتان لێبێ هاوڕێ شانۆکارەکانم. زۆر خۆشحاڵم لێرە بە دیدارتان شاد دەبم. بە خێراتنی میوانە عەزیزەکانەکەم بەخێربێن سەر چاو. بە ئیجازەی هاوڕێ شانۆکارەکانم و ئەو مامۆستا عەزیزانەی کە فێریان کردم، من وتاری ڕۆژی جیهانی شانۆتان پێشکەشەکەم کە لەلایەن ویلیەم دانفۆ نووسراوە و کاک ڕزگار حەمەڕەشی گۆری گەڕاوەتە سەر زمانی کوردی. من ئەکتەرم، بە شێوەیەکی سەرەکی وەک ئەکتەری فیلم ناسراوم، بەڵام ڕەگ و ڕیشەم بە قوڵی ئەگەڕێتەوە بۆ ناو شانۆ. ئەندامی گروپی شانۆی وستەر بووم. ئێستاش وەک بەڕێوەبەری هونەری لە بیەناڵی شانۆی ڤێنیس کارەکەم. ئەم پێگەی ئێستام و ئەو ڕووداوانەی ئێستای جیهان و خواستی گەڕانەوەی خۆم بۆ کاری شانۆ بە تەواوی بڕوای منیان سەبارەت بە گرنگی شانۆ و توانە ناوازە ئەرێنیەکەی پێکهێناوە. هەندێک جار بینەری زۆر کەمە هاتنە ناو هۆڵەکانی نمایشەوە، هەرچەند ڕێساکە بەو جۆرە بوو. ئەگەر ژمارەی بینەرەکان لە ژمارەی ئەکتەرەکان کەمتر بێ، ئەتوانین نمایشەکەمان پێشکەش نەکەین، بەڵام ئێمە هەرگیز وامان نەکرد. زۆرێک لە ئەندامانی کۆمپانیاکە پێشینەی شانۆیان نەبوو، بەڵکو کەسانێک بوون لە پێگەی جیاوازەوە هاتبوون لە پێناوی پێشکەشکردنی شانۆ لەوێ کۆ ببوونەوە. بۆیە ئەو دروشمەی ئێمەی نەدەگرتەوە کە دەڵێ نمایشەکە هەر دەبێ بەردەوام بێت. لەگەڵ ئەوەشدا هەستمانە کرد ناتوانین دەستبەرداری بینەران بین. هەندێک جار چەند ساڵێکمان لە دروستکردنی نمایشێک بەسەر دەبرد و داهاتی شارانگەڕایی نمایشە کۆنەکانمان ئەمان توانی بەردەوام بین. بۆ من ساڵانێک کارکردن لە هەمان نمایشدا زۆر جار دەبۆ مایی بێزاری و پرۆڤەکانیش سەخت دەهاتنە بەرچاو. بەڵام نمایشکردنی ئەو کارانەی کە هێشتا لە دروستکردندا هەمیشە هەست بزوێن بووم بۆم، تەنانەت ئەگەر هۆکاری ئەوەی بینەرمان کەم بووە، داوەریەکی تون بوو بێت سەبارەت بەو کارەی ئێمە دەمان کرد لە ئاستی دڵخوازی ئەواندا نەبوو بێت. ئەمە وای کردووە لەوە تێبگەم بینەران چەند کەمیش بن، ئەوانن ژیان و مانا بە شانۆکەمانە بەخشن. وەک ئەو نووسینەی لە هۆڵی قوماردا هەڵواسراوە، بۆ ئەوەی براوە بیت پێویستە لە ئێستادا بیت. ئەزموونێکی هاوبەش بۆ کارێکی داهێنان کە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت، ڕەنگە تۆکمە و داڕێژراویش بێت، بەڵام هەموو جارێ جیاوازن بە دڵنیاییەوە. ئەوە یەکێکە لە بەرچاوترین خاڵە بەهێزەکانی شانۆ. لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە بۆ تێگەیشتنمان لە خۆمان و جیهان هەرگیز شانۆ هێندەی ئێستا گرنگ و پێویست نەبووە. ئەو کێشە ڕاستەقینەیەی هەمومان دەبینین و چاوپۆشی لێکەین بریتیە لە تەکنەلۆژیای نوێ و تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەوانەی بڕیار بوو پەیوەندی دروست بکەن، کەچی بە ئاشکرا پەیوەندیەکان لەبەری
پەیوەندیەکانیان لەبەر یەک هەڵوەشاندۆتەوە و مرۆڤەکانیان لە یەکتر دابڕاندووە. من ئەگەر سۆشیال میدیاشم نەبێ ڕۆژانە کۆمپیوتەرەکەم هەر بەکارەهێنم، تەنانەت لە گوگڵدا وەک ئەکتەر بە دوای ناوی خۆمدا گەڕاوم، هەروەها ڕاوێژم بە AI کردووە بۆ زانیاری. بەڵام کەسێک دەبێ نابینا بێ ئەوە نەبینێ کە پەیوەندی مرۆڤەکان بە یەکەوە لەژێر مەترسی ئەوەدایە کە پەیوەندی مرۆڤ بە ئامێرەکانەوە جێگی بگرێتەوە. هەرچەند دەشێ هەندێک تەکنەلۆژیا خزمەتێکی باشمان بکە، بەڵام ئەوەی نەزانێت کێ لەو سەری بازنەی پەیوەندیەکەدایە کێشەکە قوڵترەکاتەوە و بەشدار دەبێت لەو قەیرانەی ڕاستی و واقعدا. لە کاتێکدا ئینتەرنێت دەتوانێت پرسیار دروست بکات، بەڵام زۆر بەدەگمەن ئەگاتە ئەو هەستی سەرسوڕمانەی کە شانۆ دروستیەکە. سەرسوڕمانێک پشتی بە سەرنج و بەشداری پێکردن و کۆمەڵگەیەکی خۆبەخۆی ئەو کەسانە بەستووە لە بازنەی کردار و وەڵامدانەوەکەدا ئامادەن. وەک ئەکتەرێک و شانۆکارێک هەمیشە باوەڕم بەهێزی شانۆ هەبوو هەیە لە جیهانێکدا کە پێدەچێت بەرەو دابەشبوونی زیاتر و کۆنتڕۆڵگەری و توند و تیژی زیاتر بڕوە. ئاڵنگاری ئێمە وەک شانۆکاران ئەوەیە خۆمان لە گەندەڵی شانۆ بە دوور بگرین. تەنها بەوە ناکە نەهێڵین ببێتە پرۆژەیەکی بازرگانی کە بۆ کات بەسەربردن و سەرقاڵکردن تەرخانکرابێت، یان بەوەی نەهێڵین ببێتە پارێزەرێکی دامەزراوەی وشک بۆ نەریتەکان، بەڵکو بەوەی ئەو هێزەی شانۆ بچەوتر بکەین بۆ بەیەکگەیاندنی خەڵک، بۆ بەیەکگەیاندنی نێوەندەکان و کەلتورەکان و لەسەر و هەمووشیانەوە پرسیارکردن لەوەی کە ئاخۆ ئێمە بەرەو چوو ئەڕۆین. شانۆیەکی مەزن ئەوەیە بمان خاتە پرسیارەوە لەوەی چۆن بیرەکەینەوە، هانمان بدات مەزەنەی ئەوە بکەین بزانین ئاواتمان چییە. شانۆ وەک فۆرمێکی هونەری تەواو ئەتوانێ وامان لێ بکا بزانین ئەم جیهانەی ئێمە چی بووە، ئێستا چییە و ئەکرێ چی بێت. سپاس. دەست خۆش بێ هونەرمەند مبارخان. ئێستاش داوا لە کاک سەفین دەکەین بەیاننامەی سەرەتا بخوێنێتەوە. سپاس جەناب. سڵاوتان لێبێت. ڕۆژی جیهانی شانۆتان پیرۆز. هەڵبەتە من چەند ساڵە گوتاری ڕۆژی جیهانی شانۆم لە بەڕێوەبەرێتی هونەری شانۆ خوێنەوەتەوە زۆر جیاواز و ڕەخنە ئامێزتر ئێمە وتارەین قساکەین بۆی ڕەوشی پایتەختی ڕۆشنبیری چاکتر و باشتر بێ. سلێمانی ئەو مەدالیا شەرەفەی کە پێی بەخشراوە بە توانای ئەو هونەرمەندانەی کە بەجێیان هێشتون و ئێوەمانانی عەزیز کە لێرە دانیشتون بەدی هاتووە. شانۆ سەکۆی ئاشتی و چرای ڕۆشنگەریە. ڕۆژی 27 ئازار ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی هونەری مرۆڤایەتیە. ڕۆژی جیهانی شانۆیە. ئەم یادە تەنیا بۆنەیەک نییە بۆ پیرۆزکردنی هونەرێک، بەڵکو بانگەوازێکە بۆ بەهەنوەرگرتنی ڕۆڵی شانۆ وەک پەیامبەری ئاشتی، پێکەوە ژیان، هەڵگری گوتاری تۆلارنس و ژیان دۆستی. شانۆ بە بەردەوام کای ڕنگدانەوەی کۆمەلگا و پەیامە مرۆیە باڵاکانە. هەمیشە هەوڵی داوە سنوورەکان تێپەڕێنێت و پردەکانی خۆشەویستی و لێک تێگەیشتن دروست بکات. شانۆ لە سروشتی خۆیدا بریتیە لە دیالۆگێک لە نێوان کارکتەرەکاندا، دیالۆگێک لە نێوان هونەرمەند و بینەر، دیالۆگ لە نێوان مرۆڤ و خودی ژیان خۆیدا. ئەم دیالۆگە بەردەوامە واکات شانۆ هەمیشە لەگەڵ گۆڕانیەکاندا بێت و بتوانێت پەیامەکان بە شێوازێکی کاریگەر لە ڕێگەی چیرۆک، کارکتەرە جیاوازەکان و ململانێ درامیەکانەوە بگەیەنێت. شانۆ هەر لە سەرەتای بوونی ئەوانەی مرۆیی دەبەخشێتەوە. لە سەردەمە جیاوازەکانی ژیانی مرۆڤایەتی تیشکە خاتە سەر گرنگی قبوڵکردنی جیاوازیەکان و پەرەپێدانی گیانی پێکەوە ژیان. ئێستا ڕۆژهەڵاتی ناوڕاست نیشتیمانی شارستانیەتە دێرینەکان و مرۆڤایەتی و سەرهەڵدانی ئاینەکان ڕوبەڕووی شەڕ و ململانەیەکی سەخت بۆتەوە. لێرە کە ژیان تاڵترین ڕۆژگارەکانی بەسەرەبات، ڕۆڵی شانۆ وەک پەیامبەری ئاشتی زۆر گرنگ و پڕبایەخە. بێگومان شانۆ توانێت برینەکان ساڕێژ بکات، دڵەکان بەیەکەوە بەستێتەوە و ببێتە پشتیوانی شکۆفەی ئومێدی ژانێکی باشتر لە ناخی گشتیدا. شانۆ توانێت ئەو تروسکەیە بێت لە تاریکیە لەم دۆخەدا هیوای ئایندەیەکی جوانتر ببوژێنێتەوە. لە ڕوانینێکی سەرەتاییدا بۆ مێژووی هونەری شانۆ لە هەرێمی کوردستان 100 ساڵ لەمەوبەر
کوردستان شاید حاڵ یەکەمین نمایش بوو. ئەمەش نیشانەی ئەوەیە کە چەندە کوردستان پێشەنگ و کراوە بووە لە ڕووی هونەر و ڕۆشنبیریدا، کەچی ئێستا هۆڵەکان داخراون و تاریک و بێنمایشن. ئەم یادگاریە مێژوویە ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە. پێویستە ئەم میراتە کەلتوریە پارێزین و دەستخۆش هونەرمەند سەفینە نوەر. ئێستاش داوا لە دکتۆر محسین ئەدی بەکەین، هەم وتاری وەزارەتی ڕۆشنبیری هەم بەڕێوەبەراتی گشتی بۆ ئێمە پێشکەش بکەوە. بزانم بۆ تێی هەیە برای بەڕێزم کاک قوبات تاڵەبانی، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، برای بەڕێز کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلەیمانی، هونەرمەندان و شانۆکارانی قەدرگران، ڕێگەم بدەن بە ناوی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان کە بەهۆی باری تەندروستیەوە نەیتوانی ئامادە بێت، و بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و بە ناوی سەندیکای هونەرمەندانی کوردستانیشەوە هەموو لایەکتان بە گەرمی بەخێر بهێنم و هاوکات لە ناخی دڵیشەوە پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ لە هەموو لایەک بکەم. بێگومان مادام جەنابی کاک قوبات لێرەیە و وتاری هەیە، چاوەڕوانی مژداکەین بۆ شانۆکاران، بەڵام لە ڕاستیە ئێمە چاوەڕوانی زیاتریشین، لای جددی لەسەر مەسەلە کولتوریەکان، لەسەر شانۆ، لەسەر سینەما، لە دراما بکرێتەوە. چکە کولتور بەگشتی ڕۆڵێکی گەورەی هەیە لە بواری نیشتیمانسازی و نەتەوەسازی و ژیانسازیدا. فەلسەفەی مێژوو پێمانەڵێ مێژوو ئەوە نییە کە ڕووی داوە، ئەوەندەی ئەوەیە کە ئێستا ڕوو ئەدات، ئەوەندەی ئەوەیە کە ئێستا ئەینووسیتەوە، کە ئێستا دایەڕێژیتەوە. دراما، سینەما بەگشتی ڕۆڵێکی زۆر زۆر گەورە ئەجێڕێ لە سەر لە نوێ نووسینەوەی مێژووە. ئەگەر ئێمە لە ڕووی لە بواری درامایە، لە بواری سینەمایە ئیش لەسەر مێژووی خۆمان نەکەین، لە ڕاستیە وەکو چۆن ئێستایان داگیر کردوین ڕەنگە مێژووشمان داگیرکەن. بۆیە بەلای منەوە، بەلای بەڕێوەبەرایەتیەکەمانەوە زۆر گرنگە کە لای جددی لە سینەما، لە دراما، لە شانۆ بکرێتەوە. کە ئەماڵێم حەزەکەم ئەوەشتان پێ ڕابگەێنم کە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتووە، بە تایبەتی لە 11 و 12 و 13ی مانگی چوارە ئێمە بە هاوکاری کەرتی تایبەت فیستیڤاڵی کورتەفیلمی سلەیمانی سازەکەین و هەر لێرەوە ئێوە هەمووتان لێرە بانگهێشتن و هیوادارین لەوێتان بینین. بێگومان لەمڕۆوە قسە زۆرە، بەڵام زۆر گرنگە کە حکوومەت و کەرتی تایبەت لای جددی لە مەسەلە کولتوریەکان بکەنەوە و هیوادارم لانی کەم لا بەڕێوەبەرایەتی گشتی بکرێتەوە. ئێمە ئەتوانین و ئەتوانم بە ناوی برادرانمەوە لە بەڕێوەبەرایەتی بەڵێنی ئەوە بدەم کە بە کەمترین هاوکاری ئێمە زۆرترین کار بکەین. بێگومان وەکو وتم قسە زۆرە، من بەمە ئیکتیفاکەم دووبارە بەخێرتان نەهێنم، دووبارە ڕۆژی جیهانی شانۆ لەسەر جەم شانۆکاران و هونەرمەندانی سلەیمانی و کوردستان و جیهانەکەم. زۆر سوپاس. ئێستاش ڤیدیۆیەکی 2 دەقەیەمان هەیە، هیوادارم چێژی لێوە. ئێستاش داوا لە جەنابی جێگری سەرۆک وەزیرانەکەین، جەنابی کاک قوبات فەرموو بۆ وتارەکەت و ئامادەبوانی بەڕێز هونەرمەندان و هونەردۆستانی عەزیز، سڵاوتان لێبێ. ئەگەر ئەمڕۆ پرسیار لە خەڵکی سلێمانی بکەین ناوی چەند سیاسی و دەسەڵاتدارێکمان پێ بڵێن، ڕەنگە تەنها چەند ناوێک بە دیاریکراوی بزانن. بەڵام ئەگەر پرسیاری ناوی ئەدیب و هونەرمەندیان لێ بکەین، دەیان ناو بەبێ دوودڵی دەژمێرن. لە نالی و سالم و کوردی و مەحویەوە پێدادێن
تا دەگەنە شێرکۆ بێکەس و حەمە ساڵح دیلان و عوسمان جێوار و مستەفا ئەحمەد و عەبدولی حەمە جوان و ماهێر حەسەن و ئەحمەد جۆڵا و دەیان ناوی تر. مێژوو هەمیشە شانۆ هەمیشە بەشێک بووە لە مێژووی گەلەکەمان. ئەمە ڕاستیەکی ڕوونە. شارەکان شەڕ و قەیران لەبیر دەکەن، بەڵام هونەر و بوشە جوانەکان لەبیر ناکەن. بۆی خۆشحاڵم ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی شانۆدا لەگەڵ ئەم کەسە بەڕێزانە کە ناو و کارەکانیان بوونەتە بەشێک لە بیرەوەری شارەکە بەشدارم. ئێوە تەنها هونەرمەند نین، ئێوە پزیشکی ڕۆح و دەرونی کۆمەڵگەن، ئێوە بەرهەمهێنەری هوشیاری و ئازادین. ئەمڕۆ لێرەین بۆ ڕێزلێنان لەو هونەرمەندانەی کە تەمەنی خۆیان بەخشیەوە بە شانۆ، ئەوانەی کە لە هەندێک قۆناغدا بە هەوڵی تاکە کەسی شانۆیان زیندوو هێشتوەتەوە. ڕێزکردن گرنگە، بەڵام بەس نییە. ئەرکی سەرەکی ئێمە ئەوە نییە تەنها شانۆ بپارێزین، بەڵکو دەبێت شانۆ ببوژێنرێتەوە، ببێتەوە بە بەشێک لە ڕۆحی کۆمەڵگا. هەوڵەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لایەنەکانی تر بەرز دەنرخێنین، بەڵام ئێستا کاتی ئەوەیە پێداچوونەوەیەکی ڕاستەقینە بکەین. پرسیاری سەرەکی ئەمەیە چۆن دەتوانین هۆڵەکانی شانۆ پڕ بکەینەوە لە بینەر، چکن شانۆ بە خەڵکەوە دەژی، نەک تەنها بە حکوومەت. هەر بۆیە ڕێگاکەمان ڕوونە. ئێوە وەک هونەرمەند پلان دابنێن، ئێمەش وەک حکوومەت و دەسەڵات هاوکارتان دەمین. ئێمە پلانتان بۆ دانانین، دای بنین وڵاتێکی ئەدەین، بەڵکو دەرگاتان بۆ دەکەینەوە، گوێ لە مەعاناتان دەگرین، ڕێگریەکانی لە بەردەمتان لا دەبین و پشتیوانیتان دەکەین. لێرە ئەم بەڵێنەتان پێ ئەدەم، پلان لەسەر ئێوە، هەماهەنگی و پشتیوانی لەسەر ئێمە. ساڵ بەداخەوە بە جەنگ و ئاڵۆزی دەستی پێکرد، بەس ئیشەڵا بە پشتیوانی ئێوەی بەڕێز و هەموو هونەردۆستان بە شانۆ کۆتایی پێدەهێنین و دەست لە ناو دەست شانۆ و خەڵک نزیکتر دەکەینەوە لە یەکتری، چونکە ئەگەر نەگەڕێتەوە بۆ ناو خەڵک نەک تەنها سەرکەوتوو نابین، بەڵکو شانۆ تەنها بە بەشێک لە مێژەی خۆمان ئەمێنێتەوە. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن، بەخێر بن سەرسەر و سەرچاوم.